ئایا ئیسرائیل بڕیارە قورسەکە دەدات؟ بەیانی دوایین وادەیە بۆ ئەو بڕیارە یەکلاکەرەوەی دەیەوێت دژی ئێران بیدات. ڕۆژنامەی شەرق الئەوسەط بڵاوی کردەوە ڕۆژنامەیەکی ئیسرائیلی لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوی خۆیەوە لەنێو حکوومەتەکەی ناتەنیاهوەوە بڵاوی کردوتەوە لە چەند ڕۆژی ئایندەدا ئیسرائیل هێرشەکەی بۆ سەر ئێران ئەنجام دەدات و هەموو ئامادەکاریەکانی ئەو بابەتەی تەواو کردووە. بە گوێرەی راپۆرتی ڕۆژنامە ئیسرائیلەکە هەموو ئەو داوا نێودەوڵەتیانە پشتگوێ خراون کە داوای کەمکردنەوە یان گۆڕینی ئامانجەکان دەکەن. سەرچاوەکە باسی لەوەش کردووە کە ئیسرائیل داوای لە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کردووە سەکۆی زیاتری موشەکەی سادیان بداتێ بۆ ئەوەی بتوانن خۆیان لە هەر هێرشێک بپارێزن کە دەکرێتە سەریان، چونکە پێیان وایە لە کاتی هێرشەکەدا دوور نییە ئێرانیش وەڵام بداتەوە، بۆیە دەبێت ئامادەکاری تەواو بکات. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کردووە هێرشەکەی ئیسرائیل تەنها لە هێرشی ئاسمانیدا قەتیز نابێت بەبێ ئەوەی ئاماژە بە هیچ وردەکاریەکی دیکە بکات. ڕۆژنامەی شەرق الئەوسەط بڵاوی کردوتەوە هەرچەندە وەزیری دەرەوەی ئەمریکا ویستویەتی ڕێگری لە هێرشی ئیسرائیل بکات بۆ سەر ئێران، بەڵام ئەوان ڕەتیان کردوتەوە. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کردووە هێرشەکە ناکەوێتە پێش سێشەمە. هەڕەشەکانی ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر ئێران لە کاتێکدایە کە نوێنەری ئێران لە نەتەوە گرتوەکان وەک هەوڵێک بۆ خاوکردنەوەی گرژیەکان ڕایگەیان کە ئەوان دەستیان نەبووە لەو هێرشەی کە هەفتەی ڕابردوو لە تەل ئەبیب کرایە سەر ماڵی بنیامین ناتەنیاهۆ کە بەهۆیەوە تووڕەبوونی ئیسرائیل و هەڕەشەی تۆڵەکردنەوەی لە ئێران لێکەوتەوە.